ئەگەر نرخی خۆشەویستی من نەزانی، بڕۆ ئەگەر ساتێک دڵنیانیت بە گومانی، بڕۆ وەز بهێنە بێدەنگ بڕۆ بە ئاسانی، بڕۆ دوور بڕۆ تۆ دوور بڕۆ تاکو دەتوانی. بڕۆ ئەگەر پێت وایە لەگەڵ نانیگەرانی، بڕۆ گەر هەست ناکەی لەگەڵ منە کامەرانی، بڕۆ کە ناتەوێ چیتر لە نیگەم بڕوانی، بڕۆ گەر لەگەڵ من تا هەتایە بەتەمانی، بەڵام گیانە هەرکە زانیت پەشیمانی، وەرە بگەڕێوە ڕێگەی دڵم پێدەزانی، وەرە هەرچی بووە هەر خۆشەویستی جارانی، وەرە هەناسەمی تۆ هەر بینایی چاوانی، وەرە بڕۆ من بێباکم لە تەنیایی و لە خەما